بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لایەنە دەسەڵاتدارەکان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق جارێکی دیکە بەڵێنی دووبارە بە خەڵکی کوردستان دەدەن. لایەن دەسەڵاتدارەکان باز لەوە دەکەن کە کار بۆ گێڕانەوەی خاک و جێبەجێکردنی مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان لە بەغداد دەکەن. لە کاتێکدا لە ماوەی 16 ساڵی ڕابردوو نەیانتوانیوە سانتیمەترێک خاک بگێڕنەوە و کاریان بۆ جێبەجێکردنی مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان نەکردووە. لە بەرنامەی ئەمڕۆ بە وردی قسە لەسەرەوە دەکەن ئەوان لە بەغداد خەریکی چی بوون، ئایا کاتی ئەوە نەهاتووە خەڵکی کوردستان جارێکی تر بڕوا بە بەڵێنەکانیان نەکات بۆ هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق. لەگەڵ مامن لە ماوەی 16 ساڵی ڕابردوودا نوێنەرانی دەسەڵات لە پەرلەمان و حکوومەتی عێراقی لە بری کارکردن بۆ بەدیهێنانی مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان هەر خەریکی پۆست و پارە بوون. پۆڵ بریمەر حاکمی مەدەنی ئەمریکا لە عێراق لە کتێبەکەیدا بە ناوی ساڵەکەم لە عێراق باسی داواکاری بەرپرسانی کورد دەکات. پۆڵ بریمەر لە بیرەوەریەکانیدا دەڵێت دوای ڕوخانی بەعس چاوم بە سەرکردەکانی پارتی وێکێتی کەوت. زۆر شپرزە بووم چونکە دەترسام داوایەکی زۆر قورسم لێ بکەن وەک جیابوونەوە لە عێراق یان داوای کەرکووک بکەن. بەڵام کاتێک دانیشتین قسەیەکیان کرد هەرگیز بیرم بۆی نەدەچوو، ئەویش ئەوە بوو داوای پارەی زیاتریانە کرد کە حکوومەتی بەغدا بۆیان بنێرێت. پۆڵ بریمەر دەژڵێت ئەو سازانین بەرپرسانی کورد زیاتر بۆ پارە دەژین نەک بۆ ئازادی. ئێستا دوای 16 ساڵ لە یەکەمین هەڵبژاردننی پەرلەمان و پێگهێنانی یەکەمین کابینەی حکوومەتی نوێی عێراق قسەکانی ئەو بەرپرسە ئەمریکیە بە تەواوی هاتوونەتە دی. بە جۆرێک دەسەڵاتدارانی هەرێم لە بری کارکردن بۆ جێبەجێکردنی مادەی 140 و چەسپاندنی مافەدارایی و دەستوریەکانی خەڵکی کوردستان هەر شەیدای پۆست و پارە بوون. ناوچە دابڕاوەکان کە پێک هاتوون لە ناوچە کوردیەکانی پارێزگاکانی کەرکووک و نەینەوە و دیالە و سەلاحەدین و واست لە سەدا پەنجاوێکی خاکی باشووری کوردستان پێک دێنن، دانیشتوانەکەیان لە دۆخێکی سەخت ژیان دەگوزەرێنن. مادەی 140 دەستور کە تایبەتە بە یەکلاکردنەوەی ناوچە کێشە لەسەرەکان دەبووە تا سیویەکی 12 2007 مادەکە جێبەجێ کرابە، بەڵام دوای 16 ساڵ بەرپرسانی کورد نەیانتوانیەوە 1 سانتیمەتر لە خاکی ئەو ناوچانە بگێڕنەوە. یەکێکی دیکە لە کێشەکانی نێوان هەرێم و عێراق کێشەی دارایی و موچەیە کە بە چارەسەر نەکراوی ماوەتەوە. دوای فرۆشتنی نەوت بە سربەخۆیی لەلایەن هەرێمی کوردستان و بڕینی بودجەی هەرێم لە بەغدا کێشەکان قوڵتر بوونەوە. پێش فرۆشتنی نەوت هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێم کێشەی موچە و خزمەتگوزاریەکانیان نەبوو. مانگانە زیاتر لە 1 تریلیۆن دینار دەهاتە هەرێم. بەڵام دوای فرۆشتنی نەوت قەیرانەکان قوڵتر بوونەوە و کێشەش تا ئێستا لە نێوان هەرێم و بەغدا چارەسەری بنەڕەتی بۆ نەکراوە. جگە لە کێشەی خاک و نەوت و دارایی و موچە بەهۆی سیاسەتی چەوتی دەسەڵاتدارانی هەرێم ڕۆژ دوای ڕۆژ پێگەی کورد لە بەغدا لاواستر دەبێت. بە جۆرێک لە یەکەمین کابینەی حکوومەتی عێراق ڕێژەی کورد لە سەدا 30 بوو، بەڵام ئێستا بۆ لە سەدا 13 دابەزیوە. سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میوانداری بەڕێز مامۆستا دارا محەممەد ئەمین ئەندامی ئەنجومەنی دامەزرێنرانی و کۆمەڵی دادگەری کوردستانمان کردو. مامۆستا بەخێر بێن، سوپاس بەهامە دەبوونتان. ئەگەر سەرتا لەوە دەست پێ بکەین دوای 16 ساڵ بڵێن یەکەمین هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە 2005 و پێکهێنانی یەکەمین کابینەی حکوومەتی نوێی عێراق دوای ڕوخانی بەعس بە دیاریکراوی نوێنەرانی دەسەڵات لە بەغداد چیان بۆ خەڵکی کوردستان کردووە؟ بەناوی خۆی بەخشندە میهرەبان، سڵاو لە بینەرانی کەناڵی ئەسمانی پەیام، دەستخۆشی لە بەڕێستانەکەم بۆ بابەتە گرنگە. لە ڕاستیدا عێراقی نوێ دوای ڕوخانی ڕژێم و دوای 2003 لەبەرەوەی ڕوخانی ڕژێم بە پەلامارێکی سەربازی ئەمریکا و هاوپەیمانەکانی بوو و ئەوانەی هاوکاری بوون و پێشتر بە ناوی ئۆپۆسیۆنەوە کاریان کردووە و هەماهەنگیان کردووە. دەتوانم بڵێم لایەنە سەرکیەکانی ئۆپۆسیۆن لە عێراقا کورد و شیعە بوون. هەر بۆیە دوای ڕوخانی ڕژێم ئەوانەی دەسەڵاتیان گرتە دەست لە عێراقا کورد و شیعە بوون
و ئەوانە توانیان حکوومەتی نوێ دروست بکەن. گرنگترین شتێکی دوارخانی ڕژەم کرابێ نووسینەوەی دەستوری عێراقا لەو دەستورەشە جارێکی تر براوەکانی شەڕ ئەگە تعبیرەکە دروست بێت کە کورد و شیعە بوون ئەو دەستورایان نووسیەوە و دەستورەکە توانم بڵێم تا ڕادێکی باشتی زۆر گرنگی بۆ کورتیا بوو چونکە کورد ڕۆڵی گرنگی وینی لە نووسینەوەی دەستور و دەسەڵاتی زۆر گرنگیش دران بە کورد لە سەرۆک کۆمار و لە جێگری سەرۆک وەزیران و لە وەزیری دەرەوە و لە کۆمەڵێک وەزارەتی گرنگ و بەشێکی زۆری لە سلکی دیبلۆماسی عێراقیش لە دەرەوە درا بە کورد لە سەفیرەکان و قۆنسوڵەکان و نوێنەرانی حکوومەتی عێراقی لە دەرەوە. بەڵام لەگەڵ هەموو ئەو پۆستە گرنگانەی کە بەر کورد کەوت بەداخەوە دەسەڵاتدارانی کورد نایانتوانی مافەکانی خەڵکی کوردستان دەستەبەر بکەن، ناتوانی کارێک بکەنەوە مافانەی کە هەمانە لە عێراقی فیدراڵە دابینی بکەن بۆ خەڵکی کوردستان و مادەکانی دەستور جێبەجێ بکەن. بۆ نمونە مادەی 140 دەستوری هەتا ئێستا هەرمایەوە، کێشەی بودجەونەوت و داهاتەکان هەرمایەوە، کێشەی پێشمەرگە و سوپای نیشتیمانی و سەقاقاتی پێشمەرگە هەرمایەوە، دایان کێشەی تر بە هەڵواسراوی مایەوە نایانتوانی شتێ بکەن جگەلەوەی کۆمەڵێک مەکسەبی حیزبی شخصی کە دابینیان کرد بۆ خۆیان کۆمەڵێک کەس ببنە وەزیر و پەرلەمانتار و کۆمەڵێک کەس لە سلکی دیبلۆماسی ببنە سەفیر و قۆنسوڵ و ئەو بابەتانە هەروە کاریان کرد. بەداخەوە ئەوەندەی کە ئیشیان بۆ خۆیان کرد ئەوەندان ئیش بۆ پرسەنەتەوەیەکان نەکرد، ئەوەندان ئیشی بۆ خەڵکی کوردستان نەکرد. دوجارەوەی بارودۆخ کوردستان کە ئێستا دەیبینینەوە دوایەم هەموو هەوڵدان و نووسینەوەی دەستور و بەدەستێنانی فیدراڵێت هێشتا فیدراڵێتەکەمان مافەکانی فیدراڵیمان وەرنەگرتووە، هاتینە سەر ریفراندۆم و ریفرانۆمیش لەبەرەوەی لە کاتی ناوەختا بۆ کاتی نەبوو دەرەنجامێکی خراپی لێکەوتەوە بەشێکی زۆری خاکی کوردستانمان لەدەستدا و دواتری جارێکتر ڕیزی ناوخۆی کوردستانی تێکدایەوە بە بەرەی ریفراندۆم و بەرەی 16 ئۆکتۆبەر تاوای لێ تا ئێستا ژاسەواری دیارە و دوجاریەوەی لێ سوودمەند بۆ حکوومەتی عێراقی بوو. ئێستا جارێکتر گەڕاینەوە بۆ بەغدا بزانی ناخوا بودجە و موچۆ پارەمانەیە تۆ دوێنێ بەغدا تەلاق داوە، ینی خۆ کە تەلاقت دایش پێم دی پێوەی نامێنێ چۆنە جارێکتر یانیەوە هەڵبەت تۆ بەنامەگەرەوە تەلاقەکە ڕەجعی بێ باین نەبوو بێ بەز ئەوەی تەلاقی من بینیم لە ریفراندۆماوە تەلاقی باینی پێڵێن ینی بینونەی کوبرا بوو مەجاری گەڕانەوەی تیانە بوو. بەزم برادرانە نازانم چۆن جارێکی چوونەوە لە بەغدا داوای پارە و موچەوەی لێکن. ئەگەر لە خۆمان ڕابینین دەوڵەتی سەر بە خۆمان هەبێ و پێمان دەکرێت دەفەرمو بیکەن، بەس دەرکەوت پێمان ناکرێ و هیچ بنەمایەکی بوونی دەوڵەتمان نەبوو و هیچ دەوڵەتێکی دنیاش پشتگیری نەکردین، نە دەوڵەتە دوورەکان کە دۆستی کورد بوونەوەکو ئەمریکا و فەڕەنسا و بەریتانیاوانە، نە دەوڵەتە نزیکەکانی دراوسێمان کە خێروبێری کوردستان دەبن بەڵام هەموو ڕۆژە خاکەکە شیە سووتێنن ئەمانەش خۆیان تەسلیم کردوون ئەوانیش هەر پشتگیریان نەکرد دەرەنجام تیا سەرکەوتو نەبووین. من پێم وایە ماڵوێرانیان بۆ خەڵکی کوردستانێنە ئەگەر کورد جاران هیوایەکی هەبوو بە ئایندە شۆڕشیەکە دەو ڕۆژەی ئەنفالەکرا و کیمیاباران نەکرا کورد بە هیواوە ئیشیەکرد ئاسۆیەکی ڕوونیە بینی ڕۆژێک دێ ئیزە الشعب یوما أراد الحياة فلا بد أن يستجيب القدر ڕۆژێک دێ ئازاد دەبین و سەربەخۆ دەبین بەڵام ئێستا ئەمڕۆ لێرەوە بۆ کوێ بچێ شەڕ لەگەڵ چێ بکە داوای سەربەخۆی لە چێ بکە داوای ئازادی لە چێ بکە داوای قوتی خۆی لە چێ بکە ئەم شەڕە لەگەڵ چێ بکە بێ لەگەڵ بەرپرسەکانی خۆی بیکە کە ئیشەکەی زۆر قورسترە جاران لەگەڵ دوژمن بوو خەڵک ئامادە بوو قوربانی بدا بە هەموو شێوەیەک نیگەران نەبوو ماڵی ئەسوو تا کوڕی ئەکوژرا بەڵام ئێستا نازانێت بۆ کێ ئەکا لەکوێ بیکە ینی بێمتوانەی لە ناو خەڵکا دروست بۆ تەنانەت کارەساتی گەورە ئەوەیە خەڵکی ناڕازی لەو دەسەڵاتە ئەوەندە بێ هیوا بووە ئامادە نێ بچێتە سەر سندوقەکانی دەنگدان کە دەیەوێت لە ناو پۆسیۆنەکان سزابدا بەم نەچوونەی بۆ لەبەرەوەی دەسەڵات لە جێ خۆیەتی حەزەکە کەس نەچێ و سلێمانی بۆ نمونە بازنەی سلێمانی 18 کورسی هەیە هەموو شارێک بازنەکانی خۆی دیاری کراوە دەسەڵات هەر چۆنێک بیەوێ بەردەوامەوەنە فێرن هیچ کەس ناتوانێت ڕێیان لێ بگرێت لە تەزویر دەنگدان ئەلکترۆنی بێ بەدەست ببژێرێ بازنەکان گەورە بن بچووک بن یەک بازنەی بێفرە بازنەی بێ ئەوانە خۆیان خەبیرن لەوەی کە تەزویرات بکەن و بەس بۆ لە پێ ناومانەوەی خۆیان دوجاریش بەزگە خەڵکی زیاتر بەشدار بکە ڕێگەی تەزویر ئەگەر خەڵک بەشداری بکە ڕێی تەزویر نابێ ئەگەر خەڵک بەشداری بکە دەنگی ئەوان ئەوەندە زیاد ناکە ئەگەر خەڵک بەشداری بکە و هێزانەی کە لە بەرەی گەل بوون ئەوانە دەچنە پێشەوە چیتر ئەوانە ناتوانن بازرگانی بکەن بە قوت و ژیانی خەڵکەوە کاکەوانە بازرگانیان کردو هەموو بەرپرسانی ئەمریکا بڕێ داشتەکانیان بخوێنەوە ئەم بەرپرسانی کوردە ئەوەندەی کە بیریان لە پارە و دەستکەوت و داهات و منافەسەی حیزبی و کۆمەڵێک شت بۆ خۆیان
ئەوەندە بیریانەوە نەکردوێتەوە دەوڵەتێک بۆ کورد دروستکەن ژێرخانێکی ئابووری بۆ کورد دروستکەن خۆشگوزەرانی بۆ خەڵک دابینکەن بیریان لەوە نەکردوێتەوە ئەوەندە بیریان لەوە کردوێتەوە ڕۆژنامەنووسێ قسەی پێوتوت بیخەنە زیندانەوە و دادگایی بکەن ئەوەندە بیریان لەوە نەکردوێتەوە مافی خەڵک دابینکەن خەڵک لەم وڵاتی ئێمە چەوسێتەوە جانێک بەتیب نەهامەتێکە ئەوەیە تۆ لێرە بە قوت و ژیان و ئازادی هەموو خەڵکێکی دابین کردووە لێرەوە وەکو کێشەی نەما بێباز لە ئەفغانستانەکە کوڕان و کشان لەمەدا نایاڵن بە تێکەڵای بخوێنن تۆ بابەت تۆ کێشەی گەورەترت هەیە تۆ ئازادی ژیانت لە خەڵک دابین کردووە یانێ ڕێگری ئازادیەکەی خەڵک بژی هەناسە بدا ڕۆژنامەنووسێک تۆ کەی کێشەیەوەیە ئەفغانیەک جلچی لە بەرەکات چۆنە خوێنێ چۆن دانیشێ وەرە بە دەردەکانی خۆتەوە قوتی خەڵک دابینکە ئەوە کارەساتی وڵاتی ئێمەیە کە بینین وەکوتم خەڵکی تووشی بێهیوایی کردووە ئەم حکوومەتی هەرێمە کارێکی کردووە باوەڕکە ئێستا ڕاپرسیەک بکرێت زۆرینەی خەڵکی کوردستان چۆن هەموو ئەو ڕاپرسیانەی لە ماوەی ئەم مانگایە کراون زۆرینەی خەڵک لە بەشداری هەڵبژاردن ناکەین بەداخەوە ئەوەندە بێزارن نەم دەسەڵاتە زۆرینەی خەڵک لێکێک لە ڕاپرسیەکان ناڵێ باوەڕمان بە ڕاپەڕینی شۆڕژێران هەیە لە خەڵک بە ڕاپەڕێ هیچ چاری نییە لە 148 خەڵک واڵێ ئەجا لە 250 ئەڵێ بە هەڵبژاردن و لە 120 ئەڵێ بە فلانشت و خەڵک باوەڕی بە ڕاپەڕینە پێی وایە گۆڕانکاری ناکرێت و بەداخەوە زیاد لە 150 خەڵکی کوردستان ئێستا ڕاپرسیەکی دروست بکرێ پێی وایە بچێتەوە سەر بەغدا ژیان و گوزەرانی باشتر دەبێ و شەرەفمەندانەتر دەژی وەک لەوەی لەژێر دەسەڵاتی حکوومەتی کوردی دابێ ئەوەندە خەڵک گیها نەکرا هەموو ڕۆژێ ینی 2 مانگ وچانەوە خۆی داوە وڵا ئەگەر بەغدا 200 ملیارەکەی نەنارێمە و موچێ بە تەواوی نادێن ئەو لێ بڕینە دێتەوە جێ خۆی یانە سوکایەتی بە خەڵک بەڕاستی ئەوەی کەم حکوومەتی هەرێمەکەی کە هیچ کۆی بۆ تاکی کورد نێشتاش بگەلەوەی مافی سیاسی و ئابووری ویکی بۆ دابین باشە بەس دەکرێت مامۆستا لە بەغداد بوونەوە بۆ مەسەلەی خاکە مەسەلەی نەوتە مەسەلەی داراییە دەکرا شت بکەن بەڵام نیان کردووە لە بەغداد کاوان بڵین هەردوو هێزەکە نیان کردووە زۆری نەبوون لە بەغداد لە پەرلەمان و لە حکوومەت ئەو کاتە کاریگەریان هەبوو ینی زۆرینە نەبوون قەت کورد زۆرینە نابێت بەڵەوەکو لە کوردستان بەڵام وەکو تەوافق کورد بەهێزێکی زۆر بەهێز بوو شیعە ئیشی بە کورد بوو سونە ئیشی بە کورد بوو ینی هەموو لایەک پشگیری کوردیانە کرد خۆیان داوایانە کردێکی وەکمان جەلال بێ بەسەر کۆمار بۆی کێشەکانیان بۆ هەڵکە بەڵام بەداخەوە هیچ نەکرا لایەنە سیاسیەکانی کوردستانی یەکێک لەوانە کۆمەڵی دادگەری بوو هەر لە یەکەم هەڵبژاردنەوە کۆمەڵ بەشداری کردووە و مەقعدی هەبووە لە ئەنجومەنی نوێنەرانی بەغدا و لە یەکەم هەڵبژاردنەوە کۆمەڵ لە پێناوی یەکریزی حیزبەکانی تری جنسان بۆ مێژوو بیڵێ چون ناوهۆی پەیمانی کوردستان و نزیکەی 75 پەرلەمانتاری کوردمان هەبوو بەڵێ بە زۆر بوو چونە ناو هاوپەیمانی کوردستانەوە بۆ هیوایی بە هەمومان یەک دەنگ ئیش بۆ خەڵکی کوردستان بکەیت بەڵام جارێکتر حیزبەکانی دەسەڵاتەوەندە ئیشیان بۆ خۆیان کرد خەڵکی کوردستان ئاور لێ نەدایە و ئاوریان لە حیزبە هاوپەیمانەکانی خۆشیان نەدایەوە لە ڕووخانی ڕژێمەوە لە یەکەم خولی هەڵبژاردنەوە کۆمەڵی ئیسلامی ئەندامی هەبووە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە بەردەوامی هەتا ئێستا یەک وەزیری فیعلی لە عێراق نەبووە مەگەر بە فترەیەکی کەم وەزیرێکی هەرێمی هەبوو بێ یعنی بوو وەزیرێکی دەولە کە وەزیری بێوەزارەت وەزیرێکی نەبووە وەکیل وەزیرێکی نەبووە ئەم پارتی وەکێتیە پێیان کە کۆمەڵ و یەکگرتوو هەموو ئەمانە بوون بە ئەندام لە هاوپەیمانێتەکە لە پێناوی یەکریزی ماڵی کورد بەڵام پێیان قورس بووە لە دەیان سەفیرێک بدەن بە کۆمەڵی ئیسلامی دەیان قونسول لە وڵاتان هەیە کۆمەڵی ئیسلامی یە قونسولی هەبێ لە سەدان مدیر عام و ڕاوێژکار کە لە بەغدا هەیان بۆ یەک دانە بدەن بە کۆمەڵی ئیسلامی یعنی ئەوان تەماعیان لەوە شاخ بووە لە کاتێکا تۆ هاوپەیمانیت کردووەتەوێ مافی خەڵکی کوردستان دابینکەی تۆ ئەم حیزبەی کە لەگەڵ تا ئامادەنی بەقەدەر ئیستحقاقاتی خۆی حەقی خۆی بێتی ئەم برادرانە وەندە ئیشیان بۆ خۆیان کردو بەڕاستی ئیشیان بۆ هیچ کەسی تر نەکردو شەڕ بۆ لەسەرەوەی کام حیزبیان لە بینی خۆیانە پۆستێکی زیاتر وەرگرێ و دەسەڵاتێکی زیاتر وەرگرێ و پارەیەکی زیاتر بەدەستبێنێ و شتی لەو بابەتیان کردووە لە بەغداوایان کرد لە کەرکووک گویان کرد لە کەرکووک دوو ئاسایش هەبوو کوڕە دوو ئەوقافە بوو تەسەورەکەی هەموو شتێک دوو هەبوو دادواجار هەموو کەرکووک لە دەست و ئێستا مەگەر کابراوتی هەر بە میوانی بشنەوە یان تەکلیف کەم بزان بارگاکانمان دەدەنەوە یان ناماندنەوە ئەمە بەداخەوە ئەمان نەتیجەی سیاسەتێکی شکست خواردووی حیزبەکانی دەسەڵاتە کە لە دوای 18 ساڵ لە ڕووخانی ڕژێم نانتوانیش بۆ خەڵکی کوردستان دابین بکەن لە بارودۆخێک کەوتمان کورد زۆر بەهێز بوو ئەوان مقابلە منافیزەکان بێهێز بوون ئەی لە وەزعێکی ئێستادا کە ئەمریکا باز لە کشانەوەی هێزەکانی ئەمریکا دەکرێ و شیعە دەیەوێت ناوماڵی خۆی ڕێک خاتەوە یا بەوەی کە
ئەم پەرتەوازەیە نەمێنێ لانی کەم دووسێ لایەنی شیعی دەنگ بێن و یەک دەنگ بن لەسەر داواکانی خۆیان ئەوانیش تاوان پلان و پرۆژێ استراتیژی خۆیان هەیە بۆ عێراق عێراق و شیعە و سوننا ئەمڕۆ یەک دەنگن لەسەرەوەی کە خەرمی کوردستان زیاد لە حەدی خۆی پێ ڕاکێشاوە ئەوەی چەکە لە مەترسیەکان و گەورەترین مەترسیش لە دوای هەڵبژاردننی داهاتوی عێراق کە سەدرەکانیش تەکیدیان لێکردەوە گۆڕینی دەستوری عێراقیە هەموو عەرەبی عێراقی بە شیعە و سوننەوە داوای گۆڕینی دەستوری عێراقیەکەن و دەشی گۆڕن کە گۆڕیشان هەموو مادە گرنگانەی کە لە بەڕژۆندی خەڵکی کوردستانە جارێکتر ئەو مادانەش لابن کەەوەش کارەساتێکی گەورەیە لە کاتی خۆی ئیشی لەسەر نەکرا من پێم وانیە لە ئێستادا کە کورد ڕۆڵێکی لاوازی هەیە باش بتوانێت بەو ناتەبایەش کە هەیە بتوانێت هیچ بەدەست بێنێ بەس وەکو بەڵێن ئێستا دووبارە دوای 16 ساڵ بڕم لە یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دووبارە بڵێن لایەنەکانی دەسەڵات بەڵێن جێبجێکی مافە دەستوریەکانی بە خەڵکی کوردستان لە بەغداددەن بەڵێنی گێرانەوەی خاک و نازانم بەڵێنی پاراستنی بەرژەوەندەکانی خەڵک لە بەغداد بڕوایان پێ بکەین دوای ئەو 16 ساڵە کاتیەوە نەهاتووە گۆڕانکاریی باش ڕووبدا لە من بەداخەوە من پێم ناخۆشەوە وایڵم ئێمە خۆمان هاوڵاتی ئەم وڵاتەین و قوربانیماندا و خەباتمان کردو خۆمان و باو باپیرمان لەناو ئەم چێشمی داگیرکاری کوردستانەیە قوربانیمان داوە بەڵام بەداخەوە وەڵام خەڵکی کوردستان هێشتا وەک پێویست هوشیار نیە بەڕاستی میلەتی وشیار سزای ئەو جۆرە کەسان نادا بە هیچ شێوەیەک جارێکتر لە دوای یەک خولی هەڵبژاردن نایە لە جارێکەوانە بێنە پێشەوە بێ خەڵک وشیار بێ بەوەی کە ئەگەر مسلمانی لا يلدغ المؤمن من جحر واحد مرتين یعنی مسلمان دووجار لە چاڵێکەوە ناگەزرێ ئێمە 10 جار گەزراین جارێک درۆیان لەگەڵ کردی 2 جار 3 جار کوردەواری ئەڵە جارێک ڕاست لەگەڵ نەکردم خوا بگرێ دووەم جار خوا من بگرێ کە بە قسە دەکەم بەس بەداخەوە ئەم میلەتەی ئێمەوە چەند جار لەم بەڵێنانە ئەدرێ هەمووی بەڵێنی درۆ و ناڕاست و خەڵەتاندن و چاواشەکاری کوا دامەزراندنی خەڵک کوا دۆزینەوەی هەلیکار کوا مادەی 140 کوا بودجە و داهاتەکان کوا شەفافیت هیچ شتێک لەمانە نەکرا بەڕاستی ئەم هەموو بەڵێن و درۆ دەلەسەرەیە بۆ خەڵەتاندنی خەڵک تاکەی خەڵک ئامادەیە دەنگ بەوانە بداتەوە تاکەی خەڵک ئەوەندە ناحاڵیە لە داخی حیزبی دەسەڵاتدار کە گەندەڵی کردووە بێتاوانێکی وەکو یەک سیر کرێ ئاخر بەڕاستی ناکرێ صالح و پیاوی باش و مجرم و تاوانبار وەک یەک سیر کرێ ناکرێ مصلح و مفسید وەکو یەک سیر کرێ ناکرێ حیزبێک لە دەسەڵاتانە وەلانی کەم هیچ تەجروبەی تۆ تاقید نەکردوێتەوە وەگەر لە شوێنێکی کەمیشا پۆستێکی وەرگرت بێ دەرکەوتووە دزی نەکردووە گەندەڵی نەکردووە خیانەتی نەکردووە قوتی میلەتی نەبردووە وەکەوە سەیریکێ کە هەموو خێر و بێری وڵاتی دزیوە بردوێتی بۆ خۆی بەشێکە لە ناحاڵەتی هەندێک خەڵک کە پێی وایە هەر حیزبێک هاتە پێشەوەکو ئەوە نابێ دەسەڵات ئەوەی پێخۆشە کەوا بێڵێ هەردەنگ بۆ ئێمە بدەن هەرچی بێوەک ئێمەیە ئەمە بەڕاستی ناحاڵی بوونە خەڵک حیزب سزادا لەسەرێک هەڵوێستی ترامپ بوو بە سەرۆکی ئەمریکا لە حیزبی جمهوری خەڵک دەنگی پێدا و زۆرینەی دەنگ دەرچوو دوای 4 ساڵ هەر لە ئەنگرانی حیزبەکەی خۆی دەنگیان پێنەدایەوە وتیان ئەم پیاوە پیاوێکی سەرکەوتونە لە سیاسەتەکانی ئەم هەڵوێستانەی کێشەی بۆ ئەمریکا دروست کردووە هەر خەڵکەکانی حیزبەکەی خۆی دەنگی پێنەدایەوە بەبێ خەڵک وشار بێ بەڕاستی هەڵوێستیە بێ وەبێ لەم هەڵبژاردنانە بەم دەسەڵاتە بڵێ ئێمە ئێوەمان ناوێ تۆ بە زۆرینەی دەنگەڵەیە بێ وڵایەمە خەباتی شۆڕژگێڕی بکەین و چی بکەین بۆ نێشتنی ئەمانە نی باوە خەڵک باوە هاتون سەرەوەی باوەڕی بە ڕاپەڕینی شۆڕژگێڕانەیە باوەڕی بە کودەتای سەربازیە کاکە نەکودەتا بکە و سەربازی بکە و نەڕاپەڕینی شۆڕژگێڕانە بکە هەر دەنگدانە بە دەنگدان یعنی وەرە بەمەیان دژی وەسەرەوە تۆیەک کە بە دەنگێک دژی دەسەڵات ناوەسیەوە چاوەڕوانی ئەوی چیت لێکرێ بێ ڕوبەڕووی دەسەڵات بێ و بێتە سەر شەقام و خۆت بەکوژ دەوەرە ئەمان پێ خۆی چی تێ ناچێت بۆیە بەڕاستی مەسئولێتێک لەسەر شانی خەڵکی کوردستانە بۆەوەی جارێکی تر ڕێگە نەدا حیزبەکانی دەسەڵات کە پێشترش کستیان خواردووە نانتوانی و مافی خەڵک دابینکەن ئەوان لە بەغدا ببنەوە نوێنەری خەڵک با خەڵکێکتر چی ئەو خەڵکانە بچێ کاکە کە بە کورسیەکی کەمی شەڕۆژانە شەڕی قوتی خەڵکەکە هەبووە بە کورسی چۆن نییە کۆمەڵی ئیسلامی 2 پەرلەمانتاری هەبووە دوانی هەبووە یەکێکی هەبوو بێ سێ هەبوو بێ بە قەدەر هەموو پەرلەمانتارەکانی دەسەڵات لەبەرەوەی ئەوان لە پێناوی بەرژەوەندی خوانە و بە پێی ڕێکەوتنانەی کردوانە لەگەڵ سەراری بەغدا بێدەنگیان لە زۆر شت کردووە بەڵام ئەوان هەموو ڕۆژێ
شەڕیەوەیان بۆ موچەی خەڵک بێ بودجێی خەڵک بێ هەرێمی کوردستان بە دزیەوەم نەوتە نەفرۆشێ حسەی بەغدا بنێرێ بۆی موچەی خەڵک بێتە ئێرە شەڕی پارەی گەرمی جوتیاران و نەوتی سپی بۆ خەڵکو و شەڕی شار بە شاری کوردستان کێشەی هەڵەبجە و داواکاری خەڵقی هەڵەبجە و شەڕی بودجە و شەڕی سەقاقاتی پێشمەرگە و هەموو ئەمانە ئەم کۆمەڵە پەرلەمانتارە کردویانە کە کۆیلەی دەسەڵات نەبوون و ئازادانە قسەیان کردووە و سربەخۆیانە نوێنەری خەڵقی کوردستان بوون ڕاستیان کردو لەگەڵ دەنگدەرەکانیان شەڕی نەک بەغدایان کردو شەڕی دەسەڵاتداران ئێرەشیان کردو کە چوار کەلیمە حەکەم شەڕیان کردو شەڕیان کردو بە هەر بەڕاستی هەروە بووە هەموو جارە لەوێ کە هەڵوێستێکی مەردانە و جوامێرانیان بووە لە پێناو بەرگری لە خەڵکی کوردستان لە پێشا برادەران لێرە پێ قەڵس بوون و پێی سەغڵەت بوون و قسەی ناشرینیان پێوتون و ویستویانە لە کەداریان کردن نانی ئەمان زیاتر پێی قەڵس بوون بۆ چکەمانانەوێ ئەو ڕێکەوتانەیەکی ئەیکەن لەگەڵ بەغدا لە پێناو پاراستنی بەرژەوەندی خۆیان هەموو شتەکان دیزە بە دەرخۆنە بکەن و ڕاستیەکان خەڵک نەیزانێ و ئیش هەروە بڕوە یعنی چەند خەڵکان چاواشە کرد کاکە بەغدا پارە نانێرە ئێمە ئینێری ئێستاش باوەڕکاری خەڵکەر تێ نەگەیشتووە هەروازانێ بەغدا پارە نانێرە ئەومان ئامادە نەوتەکە بنێرە باشە بۆ میلەت وشیار نەبێ بۆ خەڵک حەقیقەتەکان نەزانێ بۆ خەڵک هەڵوێستی نەبێ لە هەڵبژاردنێکی ئاوا دێتە پێشەوە لانی کەم چکە بەڕاستی ئینسان ئەمە وەکو دین وەکو ئەخلاق وەکو سیاست وەکو وشیاری کۆمەڵگا ئینسان بەرپرسیارە ئینسانانی مووقف بێ هەڵوێستێکتە بێ ناکرێ بێ دەنگ و بێ هەڵوێستبی ئەو کەسانەی کە داوای بێ هەڵوێستی ئەەکەن پیان وایە هەموو حیزبەکان وەک یەکوان ئەوانە خەڵقی بێ هەڵوێستن چونکە تۆ ئەگەر پێ دوایە هەموو حیزبەکان بۆ گیرفان پڕکردنە فەرمو ڕێگایەکمان پێ بڵێ بۆی ئەم گیرفان پڕکردنە نەمێنێ کە تۆ ئامادەنی بێ دەنگێک بدێ و خەڵقی سار دەکەیەوە دەفەرمو جەناب دووەرە سەر شەقام و خۆپشاندانێک بکە بزانم ئەیکەی ئامادەی خۆت و کوڕەکەت بێ سەر شەقام دژی ئەو دەسەڵاتە دوو هاوار بکەیت دوو بەردیش فرەدەی تۆ هیچ ناکەی لەو لاشۆ خەڵک سار دەکەیەوە هەموو حیزبەکان وەگێکن مەچن بۆ دەنگدان ئەمە بێ هەڵوێستی پێڵێن کاکە بێ هەڵوێستت هەبێ یعنی ئەبێ لە بینی شتێک نییە لە بینی معروف و منکەرا لە وەسەتە تۆ یا تەیدی ئەم منکەراکە یا دژی منکەرەکەی یا تەیدی وا دابش بووە لە بەغداش بەرەی چاکە و بەرەی خراپەیە ئەوە ڕوونە بۆ خەڵک بەرەی چاک و خراپ نا پێم وایە زۆر ڕوون و ئاشکرایە ینی ئەوانە تەجروبەیەک هەیە 18 ساڵە ئەم هەرێمە تەسلیمی ئەوان کراوە چیان توانیوانن لە بەغدا چی دابینکەن بۆ خەڵکی کوردستان ئەوەی لەسەر کاغەزی شوێن هەیانتوانی جێبەجێکن خۆشیان گەیشتو نەکوێ یە باشە خەڵکێکی تر چەند نوێنەرێکی کەمی هەبوو توانیوێتی دڵسۆزانە نوێنەرایەتی ئەو خەڵکە بکە ئێ بۆ نایەن لەو بابەتانە بنێرن کاکە دیفاع لە خەڵک بکە زۆر هەڵەیە تۆ کێشەی نەتەوەیەک ببەستیەوە بەوەی کە پەرلەمانتارێک بۆ بەرژەوەندی خۆیە چێ بەرژەوەندی پەرلەمانتارێک چییە موچەیەکە وەریەگریان نەگرێت چییە تۆ سەروەتی ئەم وڵاتە بە دەیان ملیار دۆلار دیار نامێنێ تۆ هاتووی جارێ لەوە پرسی پەرلەمانتارێک 2000 دلاری وەرگرتووە دیار نییە 3000 دلار وەرەگرێت چی لێ دێ ئەوە کێشە نییە کێشەکە لەوە گەورەترە تۆ خەڵکی دڵسۆز بنێرەوە دیفاع لێ بکە بە ملیار دلار لە خاکەی خۆتە دزرێ بۆ دەگەڕێتەوە بە ملیار دلار حەقی تۆ لە بەغدایە خوراوە بۆ دەگەڕێتەوە بەڵام بۆ چاواشەکردنی خەڵک کاکە کەس نەچێ بۆ دەنگدان هەمووی وەک یەک ئامانە بۆ موچە و معاش واکەن ئەو بیزات مەبەستم ئەوانەیە کە دژی دەسەڵاتن و بەڵام نەزانن دژی دەسەڵاتن و بەرژەوەندی میلەتەکە نازانن دژی دەسەڵاتن و بەڵام بێ هەڵوێستن دژی دەسەڵاتن و بەڵام خەڵک سار دەکەنەوە من مەبەستم ئەوانەیە لە لایەکی تر ئەوانە هەندێک کەس کۆی لێ دەسەڵاتە بەرژەوەندی لەگەڵ دەسەڵاتە بەداخەوە کە دەبووانە وایە بەڕاست و بەچەپ تەیدیەکە باش بە زوو کونوێرەکانی خۆتان ئەو پەرلەمانتار ڕەنگە خەڵکیش بڵێ ئێوارەکانی خۆتان جێبەجێ کردووە کە بۆ نمونە لەم خولە لە خولەکانی پێشتر جەری بووە دوو کورسیتان هەبووە ئەرکەکان تەمەتەواتی جێبەجێ کردو ئەو شەڕێک کە پێویستە لە پێناو خەڵک کردوتانە بازرگانیتان نەکردووە لە بەغدا ئەزانی چی ئێمە دوو مەقعدمان هەبووە لە بەر پەرلەمانی عراقی لە 325 باشە کە لە کاتە لە سەدا یەکیش ناکە باشە لە سەدا 0.6 شتێکی واکە بەڵام بەم لە سەدا نیوەوە کە هەمانە ئەم دوو کەسێ ئێمە توانیویانە ئیشی 50 پەرلەمانتار بکەن بەقەدەر 50 پەرلەمانتار دیفاع لە مافی خەڵکی کوردستان بکەن
و شەڕیش بکەن و ڕۆڵیشیان هەبێ و هەموو کاندیدەکانی ئێمە کە لە بەغدا بوون دیارن و ئەوانەش کە لە هەرێمی کوردستان بوو کە چەند کەمیش بوون دیارن ئاخر فەرقی هەیە تۆ 30-40 پەرلەمانتارت هەبێ و تۆ دوانت هەبێ بەس بەم دوانەوە ئەوەی ئەرکی سەرشانی خۆیان بە زیادەوە جێبەجێ کردووە و کۆمەڵی ئیسلامی یەکێک بۆ لەو حیزبانەی خۆی زۆر گرنگە ڕاستە لەوانەیە بە هەندێک بەهۆی هەندێک بارودۆخی تایبەتی هەرێمی کوردستان بارودۆخی بزاتی یا مۆزوعی کۆمەڵی ئیسلامی هەندێک شتی نەکردبێ بۆ نمونە لەوانەیە خەڵک کوردستان پێی خۆش بە کۆمەڵی ئیسلامی هەموو ڕۆژێ لەسەر تەلەڤیزیۆن هاوار کا بڵێ ئەمانە دزن و جاشن و خۆفرۆشن کە کۆمەڵی ئیسلامی هەموو ئەم ڕاستیانەی وتۆ بە تعبیرێکی ئەدەبی ئیسلامی بەڵام لەوانەیە خەڵک کوردستانەوەی پێخۆش بێ کۆمەڵی ئیسلامی بەڵام خاڵی گرنگی ئەوەیە یەکەم حیزبێکی مەبدەئیە هەندێک مەبادیئی خۆی هەیە کە سەرچاوی گرتووە لە ئیسلام و لە کوردایەتێکی ڕەسەنەوە نەجاشایەتیەکە نەخیانەت دەکات نە تەسلیمە بێ و نە دەبێ بە پیاوی ئەو و نە بەکرێ گیراوی لایەنی تریشەوە نە مەشبوهیشە لەوەی کەس نەزانێت پیاوی شێ کۆمەڵی ئیسلامی پیاوی خۆیەتی و پیاوی خوایە و پیاوی خەڵقی کەس نییە و خزمەتکاری خەڵکی کوردستانە یەکەم خاوەنی مەبدە و ساوابێت و نەگۆڕی خۆیەتی دووش هەموم قۆناغانەی هێناوێتی بە درێژایی چەند ساڵی کۆمەڵی دادگەری ئێستا و کۆمەڵی ئیسلامی پێشووتر و پێشووتریش بە ناوی جیاجیا کە ئیشی کردووە لە کوردستانە خیانەتی نەکردووە و دژی میلەتی خۆی نەوەستاوە و بەرگری لێ کردووە ئێستاشی لەگەڵ بێ هەمان مووقیفی هەیە و گرنگیشە حیزبێک مووقیفەکانی دیار بێ و خاوەنی مەبدە بێ و بۆ پارە و بۆ مەسلحەت و بۆ بەرژەوەندی تەسلیم نەبێ و کۆمەڵی ئیسلامی کە هەندێک شتیشی نەکردووە کە لەوانەیە بەڕای هەندێک خەڵک پێوا بوو بێ بوو تونتر بێ و بچێتە ناو بازار و هەڵوێستی زۆر جددیتری هەبوو بێ باوەڕکە هەر مڕاعاتی بارودۆخی خەڵکی کوردستانی کردووە توێتی کوردستانێک کە ئێمە هەرێمێکین دوژمنی زۆرمان هەیە لە دنیا ناکرێ ئێمە هەمومان ئێمە سەنگەری لێ بگرین بە ئەم سەنگەرە زۆر بەتوندی نەگرین بۆی هەرێمەکەشمان لە دەستدەر نەچێ کۆمەڵی ئیسلامی مڕاعاتی ئەوەشی کردووە ئەجینا زۆرێک لەوانەیە لە دۆستان و لایەنگران و با بڵێن ئەوانەی خۆیان لە بەرەی گەل دەبینەوە دژی دەسەڵات خوازیاری ئەوە بوون کۆمەڵی ئیسلامی ڕابەرایەتی هەموو ئۆپۆزیسیۆنی بکردایە و بێتە سەر شەقام و ڕوبەڕووی ئەو دەسەڵاتە بێتەوە بەڵام ئەوەش لەم جارێکتر هەرێمی کوردستان هەندێک تایبەتمەندی خۆی هەیە وەکوتم تا ئێستا هەرێمێکین هەموو دوژمنانی ئاوە چاویان تێبڕیوە تا ئێستا کۆمەڵێک کێشەی زۆر گەورەی ناوخۆیشەیە کە چارەسەر نەبووە برینن دەکولێنەوە و ئەگەری شەڕی ناوخۆ لێرە زۆر ئاسان لە ئارادایە چونکە هەردوو حیزبەکەی دەسەڵات میلیشیا و هێزی تایبەت بە خۆیان هەیە و زۆر بێڕەحمانەش ڕوبەڕووی خەڵکی کوردستان بوونەوە ینی زۆر جار هەیە هەندێک هەڵوێسێ بیگری وەکوایە برینێک بخەیتە سەر برینێکی تر بۆیە کۆمەڵی ئیسلامی ویستێتی حەکیمانە ئەو ئۆپۆزیسیۆن بوونەی خۆی بکە و دژایەتی دەسەڵات بکە و نوێنەرایەتی ڕاستەقینەی خەڵک بێەوە لەسەر مەبادیە سابتەکانی خۆشی نەگۆڕ بێ و بمێنێتەوە بەو هیوایە کە خەڵکیش ئەم هەڵوێستانە ببینێەوە دەنگ بە نوێنەرەکانی بدە کاکە هەموو کۆمەڵی ئیسلامی لە هەموو کوردستانە کۆمەڵی دادگەری ئێستا با بڵێن هەموو کۆمەڵی دادگەری لە کوردستانە 5 کاندیدی هەیە 5 کاندید ڕێژەیەکی زۆر نییە بەڵام لەبەرەوەی کۆمەڵی دادگەری پێی وایە گەرم 5 کەسەشیە بێتوانێت نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکە و چاڕوانی ئەوشی هەیە لە خەڵکی کوردستان لانی کەم دەنگ بەم 5 کاندیدەی کۆمەڵی دادگەری بن لە هەر شوێنێک هەن تا ببنە نوێنەری ئەوان تا جارێکتر درۆ دە لە سەوف ڕوفێڵەکانی دەسەڵات بۆ خەڵک ئاشکراکەن و تا بتوانن داوای مافەکانی ئەوان بکەن لە بەغدا ئەوە جارێکترەوە کوتم بە خەڵک دەکرێت تۆ خەڵک دەنگت پێنەدا متمانت پێنەدا چاوەڕێی چیت لێکە زۆر پێم سێرە کەسانێکن تا ئێستا دەنگیان بە کۆمەڵی ئیسلامی نەداوە ئەڵێنەوە بۆ کۆمەڵی ئیسلامی نایەتە سەر شەقام و ئاوا بکە تۆ دەنگت پێنەداوە تۆ ئامادە نەبووی بیکەی بە نوێنەری خۆت دەبێ ئینسان چاوەڕێ لە هیچ شێ بکە کە نوێنەرایەتیەکە کە دەنگی پێداوە سوپاس دەکەم بەڵام بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و ئەگەڕێینە وڵاتان لەگەڵمان بمێنە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سەفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود
کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت، بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3، ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز. مامۆستا دەرە سەبارەت بەوەی کە پێشتر کەمێک باسی مێرەلایەتی خۆتان کرد لە پەرلەمانی عێراق بەس دەیتە چاوەڕێوەن کە خەڵک پاداشتان بکە، ئەوە گەر پاداشتان بکە لە بەرامبەر چی بۆن هەڵوەستە سیاسیەکان یاخود لە بەرامبەر چی پاداشتان بکە؟ زانی من پێم وایە باوەڕکە ئێمە بە سپاسی خەڵکی کوردستان بکەین کە دەنگ بدا بە نوێنەرانی ڕاستەقینەی خۆی. بەڵام لە ڕاستی شامەس پاداش نییە بەقەدەر ئەوەی بەرپرسیارەتێکە ئەرکێکە بەسەر شانی هەموو تاکێکەوە چێ دەکا بە نوێنەری خۆی وچی هەڵدەبژێرە نوێنەرایەتی بکە. تۆ خەڵکێک هەڵدەبژێری لە بەغدا لە وەکیلی تۆ شەڕت بۆکە و لە وەکیلی تۆ بەرگریت لێەکە و داوای مافەکانی تۆکە و ڕێگە نادا بە ناوی تۆ تیجارەت و بزنس بکرێ. دزی و گەندەڵێکانی ئەمە بەرپرسان و نوێنەرانی دەسەڵات لە بەغدا کە خەریکن ژێربەژێر دوور لە چاوی کامێراکان لە ژوورە تاریکەکانە لە کۆبوونەوە دووقۆڵیەکانە لە پێناوی بەرژەوەندی خۆیانە چۆن مافی خەڵک ئەخورێ. باشە گەڕ ڕێکەوتنی ژێربەژێر نەبێ دەکرێ بەغدا بودجە نانێرێڵەیەوە نەوتان نەنار ئەی چۆن ڕێککەوتن خۆی دەبوو ڕێک نەکەون تا هەرێم بڕێک لەو نەوتە دەنێرێ ئەنجا پارە بنێرێ. دەیەمان ئامادە نەبوو نەوتەکە بنێرین بەغداش نینارێ 200 ملیارێکە نێرێ بۆ چەرمانگێک هیچ نییە و بودجەیە زۆر لەوە زیاترە. هەموو ئەمانە خواردنی مافی خەڵکە ئەوەی ئەمنی هێنیانەی ئاشکرا کردو شەڕی ئەوانەکە پەرلەمانتارەکان و نوێنەرانی خەڵک بوون بە تایبەتی کۆمەڵی دادگەری. کۆمەڵی دادگەری ئەو مەسئولیاتە خاتە سەر شانی خۆی کاتێک خەڵک دەنگی پێدا بچی ئەو شەڕە بکە خۆی خاتە شەڕێکە بەرامبەر شەڕەکە بەرامبەر بە هەموو حیزبەکانی دەسەڵات لە بەغدا دەبێت شەڕی شیعە و سوننە بکە، دەبێت شەڕی دەسەڵاتدارانی ئێرە بکە، یەکێتی و پارتی بکە، دەبێت نوێنەری خەڵک بێ لە وەکالەتی خەڵکە و شەڕی هەموو ئەم دەسەڵاتانە بکە و کردوشێتی و باجیشی داوە لەسەری دەیان کێشەشی بۆ دروزەکرێ بەڵام پەشیمان نەبێتەوە. لەبەرەوە کاتێک خەڵک دەنگەدا بە کۆمەڵی دادگەریە بێ دەنگ بدا بە حیزبێک کە خەباتی شاخی هەبوو خەباتی شاری هەیە لە هەر هەمویانە بە درێژایی ئەم خەباتە لە شاخ و لە شارە جگەل لە نوێنەراتیەکی دڵسۆزانە و ڕاستەقینەی خەڵک خیانەتی لە خەڵک نەکردووە و تا ئێستا مووقیفەکانی خۆی نەفرۆشتەوە بە پارە تەسلیمی هیچ حیزب و دەسەڵاتێک نەبووە و تەنانەت ئەوەی مایەی شانازی و سەربەرزیە بۆ کۆمەڵی دادگەری تا ئێستا پەرلەمانتار و وەزیرێکی سەنگەری نەگواستوێتەوە. ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە کە ئێستا بەداخەوە زۆر کەس بە ناوی نوێنەرایەتی خەڵکەوە چێتە پێشەوە بەس دوایی کاتێک ئەزان ڕوا بەرەو سەنگەری دەسەڵات یعنی لێ پارۆکە چەورترەوە ڕوا بۆ ئەوێ. بەڵام کۆمەڵی ئیسلامی ئەوەی کە شانازی پێوەگە پەرلەمانتارێکی سەنگەری نەگواستوێتەوە بچێتە ناو حیزبێکی دەسەڵاتەوە وەزیرێکی نەڕۆیشتووە بەرپرسێکی باڵای نەڕۆیشتووە خەڵکێکی مەبدەئی پەروەردە کردووە دڵسۆز بێ ڕاستەقینە بێ پیاوی خوا بێ پیاوی کەس نەبێ لە خزمەتی خەڵکا بێ کاری کردووە لەسەر پەروەردەکردنی خەڵک لەسەر پاراستنی دینی خەڵک لەسەر پاراستنی کەلتوری خەڵکی کوردستان لەسەر ڕەسەنایەتی خۆی
لەسەر پەروەردەکردنی نەوەیەکی دەمڕاست و سەرڕاست و خواناز دوور لە خراپەکاری لەناو ئەم کۆمەلگایە نەوەیەک پەروەردە بێت دوور بێ لە مخدرات و لە مادەی بێهۆشکەر و لە هەموو کردەوە خراپەکان ئەگەر بەدەست کۆمەڵی ئیسلامی بێ خەڵک جگەرەش نەکێشێک کە زیانی هەیە کۆمەڵی ئیسلامی لە هەر شوێنێکا خزمەتی کردبێ لە حکوومەتی هەرێمی کوردستان لە پەرلەمان لە وەزارەت لە هەرچی توانیوێتی دڵسۆزانە ئەرکەکانی خۆی لە جێبەجێ بکە و بەبێ ئەوەی ڕخنەیەکیش بێتە سەری کۆمەڵی ئیسلامی لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی سیاسیەوە نوێنەرێکی ڕاستەقینەی خەڵک بۆ بەرگری لە مافەکانی خەڵک کردووە بە درێژایی ئەو چەند ساڵی خەباتی کردەوە هەر کاتێکیش پێویستی کردبێ لەبەر خاتری خەڵکی کوردستان جارێکتر چۆتەوە پاڵی کێتی و پارتی بۆی پێکەوە داوای مافەکانی خەڵقی عراق بکەن زۆر جار ئەوەشی کردووە بەڵکو هەمومان پێکەوە بتوانینەوە مافە بەدەستبێنین بەڵام هەر کاتێکی زانیوێتی کە ئەم حیزبانەی دەسەڵات مەبەستەکان بۆ کوردستان نییە بۆ گیرفانە شینەکە بۆ حسێن نییە بۆ هەریسەکەیە کۆمەڵی ئیسلامی زۆر باشکرا هەڵوێستی خۆی ڕاگەاندۆ پاشەکشەی لێ کردووە چۆتە حکوومەت بۆەوەی خزمەت بکە کە زانیوێتی حکوومەتەکە خزمەت ناکا پاشەکشەی کردووە و ویستوێت هاوپەیمانی کردووە لەگەڵ حیزبەکانی دەسەڵات بۆ یەکدەنگ بین لە بەغدا بەس کە زانیوێتی ئەوانە نوێنەرایەتی ڕاستەقینەی خەڵک ناکەن لەو هاوپەیمانەی تەشکشاوەتەوە جارێکتر نەچۆتەوە گەڵیان هاتووە بە تەنیا خەباتی خۆی درێژە پێداوە لە پێناوی ئەوەی کە بەرگری لە مافی خەڵک بکە و لە هەموو ئەو خاڵانەشە کە دەسەڵات ئەگەر ویستی بێتی شتێک لە بەرژەوەندی خەڵک کوردستان کە پشگیریان کردوون و تەئیدیان کردوون و ڕۆڵی گرنگیان بینیوە بۆی کە ئەم کارە سەرکەوتوو بێ بەڵام دوجار ئەوەی کە دەتوانم بڵێم ئەو لایەنەی کە زۆر سەرکەوتوانە بە درێژایی ئەم دایان ساڵەیە ئەم 20 ساڵە پێش ڕاپەڕینیش و لە ڕاپەڕین بەدواوە بۆ نزیکەی 30 ساڵە چێ ئەوەی کە دڵسۆزانە و سەرڕاستانە نوێنەرایەتی خەڵقی کردو خاوەنی مەبدەی خۆی بۆ خۆی نەدۆڕاندۆ تەسلیم نەبووە کۆمەڵی دادگەری بووە و بە تایبەتیش لە پەرلەمانی عراقە لە دروستبوونی عراقی نوێوە نوێنەرەکانی ئێمە ڕۆڵی نوێنەرەکانی ئێمە دڵسۆزی نوێنەرەکانی ئێمە و شاهیدە لەبەرەوە خەڵک کوردستان کە دەنگەدابەوانە ئەوە ئەمانەتێک و مەسئولیەتێکە لەسەر شانی ئەوان نوێنەری ڕاست و سەرڕاست و باخلاق و بەتوانا و دڵسۆز و پارێزەری خەڵکی کوردستان هەڵبژێرن و ئەرکی سەرشانی ئەو نوێنەرانەشە کە خەڵک هەڵیان دەبژێرێت لە ناو کۆمەڵی دادگەری چی لە توانایانە هەیە بەرپرسیارەتیە مەسئولیەتێکی گەورەیە مەسئولیەتێکە لێپرسینەوەی هەیە لە دنیا لە قیامەتە کە دەبێت دڵسۆزانە کاری خۆیان بکەن و ئەوەی پیان سپێردراوە بیکەن و چی لە توانایاندا هەیە درێغی نەکەن و فێڵەن کردوشیانە ینی زۆر جارژانی وان خستۆتە مەترسیەوە لە پێناوی بیکەن کاکە ئێمە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانمان شەهید بوو لە بەغدا دڵسۆزانە کاریە کرد ئەچوە ناو خەڵکەوە و نەچوو بوو لە ناوچەی سەوزا ئاوا هەردانی شەونەیەتە دەرەوە مامۆستا محەممەد سەنگاوی بە ئەرکێکی ئاینی و نیشتیمانی هاتە دەرەوەی دەهات و دەچوو بۆی ئیشکیان پێوانە بوو لێدابێت لە ناو لە گەرمەی ئیش و کار و چالاکی خۆیان شەیدیان کرد ینی کۆمەڵی ئیسلامی لەوە سڵی نەکردوێتەوە مادام نوێنەری خەڵکە و خزمەتی خەڵکەکە پێوانە بووە لە تەنادانی شێپارە بخوایە خۆی پارێزیا بەرژەوەندەکانی خۆی پارێزیا بۆ خۆی ئیش بکە ئەجینا کۆمەڵ دەیتوانی بزنس بکە وەکو ئەو حیزبانە کە بزنس دەکەن لەسەر شانی خەڵک کۆمەڵەوە بکە بەس کۆمەڵ فەقیری و هەژاری و نەهامەتی بۆ خۆی هەڵبژاردووە لە پێناویەوەی کە بتوانێت سەربەرزانە خزمەتی خەڵک کوردستان بکە و هەموو قیفەکانی ڕابردووشی شاهیدن بۆیە دەسا کۆمەڵی ئیسلامی خاوەنی هیچ بودجە و داهاتێک نییە کە زۆر جار فشاری لێکەن کەناڵێکی ئاواشەکەوێتە ژێر مەترسیەوە کێمکانێتەوەی نەبێ بەڕێوەشی بەرێ بەڵام کۆمەڵ پەشیمان نەبووەوە پێم وابە لای خوا و لای خەڵک سەربەرزەوەی کە خزمەتێکی ڕاستەقینەی کرد باش بەس وەکو ئەوەی کە دەیدە دەکرێت بکەین بە ڕۆژێک بۆ گۆڕانکاری یاخود دەبێت خەڵک لە دەیدە کاڵبژانی پێشوەختی پەرلەمانی عێراقە چی لەبیر بێ چ لە سەراستی کوردستان کە دەسەڵاتداران بەرامبەریان کردووە لە سەراستی بەغداش دەبێت چی شتێک بێنێتەوە بەرچاوی خۆی وڵای خاڵێکی زۆر گرنگ هەیە ڕۆژی دەیدا سەر لە نوێ ڕۆژی بەیعەت پێدان و تازەکردنەوەی با بڵێن دەسەڵاتە بۆ ئەو کەسانەی کە دانێرینە بەغدا جارێ کوردستان و بەغدا یەک بازنەی پێکەوە گرێدراوی لێک نەپچراوە چکارەم حیزبانەی ئێرن کە ئێرە حکوممانەکەن هەر ئەوانەشن کە لە بەغدادانەوێ ببنە نوێنەر و هەر ئەوانەشن کە سەرکەوتوو نەبوون لە ئیشەکە بۆیە زۆر گرنگە لەوەی کە
خەڵکی کوردستان هەمووی بشێ دەنگ بدا ومەجال نەدەن لە جیاتی تۆ دەنگت بۆ بدەن تۆ دژی دەسەڵاتی ماندووی بێزاری بێهیوایان کردووی دامەنیشە توێکە تۆ ناچی وەرەقە سپێکەی تۆ یەکێکتر هەیە بۆت پڕەکاتەوە ئێلانی کەم چۆ بڵێ نەخێر بۆم دەسەڵات بەڵێ بۆ ئەو کەسێک کە دڵسۆزانە دژی ئەم دەسەڵاتە وەستاوتەوە مەردانە ڕوبەڕوویان بۆتەوە نەچوونەکەت ئەوە پێم وایە دەنگێکت بە دەسەڵات داوە تۆ ئیسفادەی لێکا کە نەچی خەڵکی کوردستان هەمووی پشێ باشە و هەمووی ئەو مەسئولێتێکە لە سەرشانی ئەبێ لە بینی ئەو معروف و منکەرایەکیان هەڵبژێرێ واجبێتی دووەمیشانەوەی لە بیر بێ چێن ئەوانەی کە خوێنی شەیدانیان بە فیڕۆدا چێن ئەوانەی کە ناوی پێشمەرگەشیان سوب کرد چێن ئەوانن کە قوتی خەڵقیان بڕیوە چێن ئەوانەی کە نیوەی کوردستانیان لەدەستدا چێن ئەوانەی کە خۆیان بوونە خاوەنی کۆشک و تەلار و باڵەخانە و فڕۆکە و نازانم دەبابە و هەموو شتێکی شخصی خۆیان چێن ئەوانەی کە بە مەلاین باسی ملیارەکان ناکەمەوە چەند کەسێکن بەڵام ئەوەی بە مەلاین دۆلاریان هەیە هەزارانن لەسەر قوتی خەڵک هاتوون بە حساب سیاسەتمەدارن سیاسە دەکەن لە ڕۆژێکە هاتوونەوە دوای ڕاپەڕین هیچیان خاوەنی $1000 نەبوون زۆربەی زۆریان ئۆتۆمبیلیشیان نەبووە ئەگەر هەش بوو بێت جێبێکی شڕی ئۆتۆمبیلێکی شڕیان هەبووە بە جووتێ پێڵاوی لاستیکەوە هاتنەوە جلەکانیشان چەند پینەیەکی پێوە بوو خانووشیان نەبووە مەگەر خانوەدارەکانی کە لە ناوچە ئازادکراوەکان تیاژیاون یا لە ئاوارەیی تیابوون ئێستا خاوەنی کۆشک و تەلار و فڕۆکە و نەخوان ناڵەکانیشیان کام سیارەی مۆدێل بەرز و $10 ملیۆن و $100 ملیۆن بە کوڕ و کچوم ناڵەکانیانەوە لەسەر خوێنی شەهیدان ئەوانە پەروەردە لەوێ خەڵگەوانەی لەبیر بێ خەڵک چی کە دەسەڵات دەنگ بەوانە نەدا کە لە دوای ڕاپەڕینەوە لەسەر قووتی خەڵگەژین خوێنی خەڵگەمژن و لە بەغداش لە جیاتی ئەوەی مافەکانی خەڵک دابینکەن هەر بیریان لەوە کردوێتەوە چۆن کۆمەڵێک پۆست وەرگرن بۆ خۆیان چۆن بەرژەوەندەکانی حیزبەکانی خۆیان بپارێزن بەڵام بەرژەوەندێک شتەکانی خستوەتە لاوە خۆ نەک دوژمنان دۆستەکانی خەڵکی کوردستان کە دۆستەکانی کورد پۆل برێمەر دۆستی کورد بووە و نزیکترین کەسیش بووە لە سەرانی کوردەوە بەڵە حاکمی مەدەنی هەموو عێراق بۆ بڕۆ یاداشتەکانی بخوێنەوە و هەموو ئەوانەی کە لێرە یاداشتی هەمویان خوێنەوە هەمویان داوای پارە و کۆمەڵێک دەستکەوتیان کردو باسی ئەویان نەکردووە ئێمە کوردین و نەتەوەیەکین و گەورەترین نەتەوەی ڕۆژهەڵاتی ناوینین کە تا ئێستا دەوڵەتێکمان نییە و کیانێکمان نیە و دەشەوسێنەوە بە زۆر عێراقێکتان دروست کردووە کوردیشتان پێوە لکاندووە ئێمەش حەقی خۆمانە دەوڵەتی سەر بە خۆمانە ئەگەرەوە لە بیدایەتەوە کاری لەسەر بکرایە دەکرا کۆڵنەدان و خەبات و سووربوون دەتگەێنێتە ئامانج ئەفغانیەکان دوای 20 ساڵ دایان هەزار قوربانیاندا دەوڵەتێکی زەبەلاحی وەک ئەمریکا بە ناچاری وڵاتەکەی بۆ بەجێشتن بە سەربەرزیش گەڕانەوە و ئێستا ئەمریکیەکان پێش هەموو کەس مامەڵایان لەگەڵاکەن و دەستخۆشیان لێەکەن و بەڕاستی مغازەلایانەکەن حەزەکەن لیان نزیک بنەوە و لەگەڵیان تێکەڵ بن و بەبەستم چییە یعنی ئەم برادرانەیە ئێمە زۆر هەلی باشیان بۆ ڕەخسا هیچیان نەکرد کە هیچیان نەکرد جارێک دوو جار دەجار جارێکتر بەڵێنی درۆ بۆچی بە خەڵگەدەنەوە خەڵکی کوردستانیش نابێ بەوە بخەڵەتێ ئێستا کاتیەوە هاتووە لە ڕۆژی دەیدایە بەو پێیان بڵێن تەواو چیتر ئێمە دەنگ بێەوە نادەن شەریک نابین لە دزیەکانتان تۆ دەنگت پێداوە بەم دەنگەی تۆ دزیەکە خیانە دەکا خراپەکاریەکە تۆ تیا شەریکی ئەی بۆ نایە ئەم دەنگەی تۆ کە بریتە لە خۆت نوێنەرایەتی تۆ خاوەنی هەڵوێست بی بیدەی بە کەسانێک تا دوێنێ دیفاعیان لێ کردووی لەبەرەی گەلا بوون لەسەر شەقام بوون نەبوونە بەشێک لە دەسەڵات دایانتوانی ئەوانی تیجارەت و بزنس بکەن و بچن لەگەڵ دەسەڵاتە شەریک بن و ڕێککەون بەڵام هەموو ئەمانە ڕەت کردوتەوە بۆی نوێنەرێکی ڕاستەقینەی تۆ بن ئەوە ڕۆژی تۆیە بۆی کە نوێنەرەکانی خۆت هەڵبژێری و ڕۆژی تۆیە بۆی سزای ئەوانە بدەی جارێکی تر ئەگەر نەتوانی بە هیچ شێوەیەک ڕوبەڕویان ببیەوە خۆ بە نوکە قەڵەمێک ئەتوانی پێیان بڵێ بەسە تەواو هیچ لەسەر حسابی ئێمە و خوێنی ئەم میلەتە خۆتان دۆڵەمەند مەکەن و کوردستانی مەفرۆشن وەکو ڕۆژی تۆڵەش وە تۆڵە و سزە من پێم وایە دەیدا وەکو دو وتەشت سوپاس دەکەم نا بە تاکید ڕۆژی دەیدا ڕۆژی تۆڵەیە لەوانەی کە بارکی سەرشانی خۆیان هەڵەستاون لەوانەی کە خیانەتیان کردووە لەوانەی کە
نانتوانی مافەکانی خەڵک بەدەست بێنن نانتوانی نوێنەرێکی ڕاستەقی نەبن ئیشیان بۆ خۆیان کردو و ڕۆژی تۆڵەیە بەوەی کە خەڵکانێکی دەستپاک و شارەزا و بەتوانا و دڵسۆز خەڵکانێک کە کۆیلە نەبوون ئەوانە هەڵبژێری بۆی جێگای ئەوانە بگرنەوە تۆ دێی کەسێکی ئازاد ئازا بە غیرەت ڕازگۆ سەرڕاست هەڵەبژێری لە جیاتی کۆیلەیەک ڕۆژی توۆیە کە تۆ لەوێ بڕیاری خۆت بدەی و ئینسان دەبێت سەربەرز بێ بەوەی کە کەسێکی لەو بابەتە هەڵبژێرێ لە جیاتیەوەی کۆیلەیە کە 4 ساڵ لە بەغدایە بەڵام 20 دقە نەیتوانیوە هەر بە قسەش بەرگری لە خەڵکی کوردستان بکە تۆ کەسێک کە ناتوانێت بەرگری لێ بکە بە قسە هیچ ڕۆڵێکی نەبێ و نەزمانی جەستەی و نەزمانی قسەکردنی و نە هیچ شتێکی و غیرەتی نەجوڵاوێ بۆ ئەم میلەتە ئێتە من نازانم یعنی خەڵکدا بێ بزانێت کێیەکە بە نوێنەری خۆی ئەمە بەڕاستی ڕۆژی خەڵکە و ڕۆژی سزادانی تاوانبارانە و ڕۆژی دیاریکردنی خەڵکی ئەهل و کەفووە و ڕۆژی خەڵکی کوردستانە بۆی کە بلانی کەم پێکاکە بڵێ بەسە تۆ هیچ کە نوێنەرایەتی من ناکی یعنی خەڵک لە یاریەکە کاریەکە دۆڕێنن ئەم ساڵ یاریەکرێ ئەم تیپە تیمێک نایباتەوە لە مدەڕیبەکە وازێنێ جاری وایە سەرۆکی نادیەکە شەروازێنێ هەندێک یاریزان هەروازێنن ئەڵێ ئەمە یەک ساڵە یاریە یاری یعنی هیچ بەرژەوەندی میلەتێکیش نییە خۆڵە من خۆم بە بەرپرسیارە زانم نەمان بردەوە دۆڕانمان تەواو خەڵقیش هاوارەکە لە ڕۆژنامەکان ئاڵێەوە ئەو ستافە بگۆڕن نامانەوێت چونکە نایانتوانی تیمەکەمان دۆڕانی باشە ئەوە تیمەکەی ئەمەکەکەەوە چەند جاری دۆڕان 1 2 3 4 کاتی خۆیەتی بڵێ کاکەی ئەومان نایەباتی بێشکە بچێن نوێنەرایەتی ئەمە بکە سپاس دەکەم زۆر سپاس بۆ وەرز مامۆستادارە محەممەد ئەمین ئەندامی ژمێری دامەزیرانی کۆمەڵی دادگەری کوردستان سپاس دەکەم سپاس بۆ ئەوی بینیرانی بڕێز سپاس بۆ هاوکاران تا بەرنامێکی دیکە خواتان